ئیسلامی هەرێمی کوردستان کرد بە گشتی جگەلەوەی کە لەسەر پەیوەندیەکانی نێوان پێشێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی گفتوگۆمان کرد بە گشتی قسەشمان لەسەر هەڵبژاردن چاوەڕوانکراوەکانی عێراق کرد بە تایبەتی بۆ سنووری مادەی 140 یان ناوچە جێناوەکانی هەرێمی کوردستان پێچێمە لە چەند ڕۆژی داهاتووشدا گفتوگۆکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام بێت و هەمومان هەوڵ دەدەینەوەی کە لە بەرژەوەندی گەلی کوردستان و لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ هەنگاوی بۆ بنی. سپاس کاتتان باش. ئێمە هاتین پەیامی یەکریزیمان پێبوو باشترمان گوێ لێبوو لە کۆمەڵی ئیسلامی و ئامادەجیشی زۆرمان بینی و بیست لەوەی کە هەموو لایەک وێستە قسە لەسەر کۆمەڵەکەین مەترسی و ناسی و هەستیاری ئەم قۆناغە بەنسبەت میلەتەکەمانەوە زانن و مەسئولیەتەکانی خۆشیان بە ئێمە شۆهمومان ئەیزانین و دەرگەکەین بۆی کە چی پێویستە بیکەین بەرامبەر بە یەکگرتووی نەیارەکانمان کەمترین شت کە بیکەینەوەی ئێمە شوکو میلەتێک و هێزە سیاسەکان بە یەکگرتووی لە هەموو بارەکانە بچینە پێشوەی ئێستا قسە لەسەر هەڵبژاردنە لە عێراقا لە ڕووی مەبدەئیەوە کۆمەڵی ئیسلامی و ئێمە و پێشم وایە لایەنەکانی کەشکە سەردانیانەکەین هەمویان ئامادەیان تایە وەکو چۆن ئەمە خواستێکی میلەتەکەمانە هەرچی هاوڵاتێک بدوێنی ئەمڕۆ هەست بەواکە کابێ یەکگرتووین بەرامبەر بە تەحەداکان و بەرامبەر بە مەترسیەکان. هەنگاوی بە پەلەمان پێویستە لەو بوارەیە ئەوەی پێویستە لە ڕووی پرینسیپ و مەبدەئی و قسەمان لێ کردووە بەڵام لایەنیش کەشەیە بێ بە پەلەبیان بینین و دواتر هەوڵەکانمان کۆ بکەینەوە و ئەنجامیشی باشیشێ بێ پشت بەخوا. سەردانی بە پێی سەردانی هەموو لایەنەکانەکەین سەردانی گۆڕانەکەین و ئەوی فریانە کردی سەردانی بکەین پەیوەندی پێوەکەین بە شێوازێکی تر و دواتر ئینشەڵا ئەگەر هەنگاوەکان وا پەلە بچێتە پێشەوە ڕەنگە کۆبوونەوەیکی فراوانیش هەموو لایەکمان کۆ بکاتەوە. یارمەتیەکتر بەوەی کە ئێوە لەگەڵ ئەوەدان کە بەیەکیست بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بکەن بنوتم ئێستا گفتوگۆکەین ینی جارێ ئێمە لە خۆناغی گفتوگۆ داین ئەو دواتر ڕوونەبێتەوە کە گرنگەوەیە هەمومانیانی بە ئەو گۆڕانکاریانی کە لەو دواییە ڕووی داوە مامەڵی دروست لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بکەین و ئینشاڵڵا هەنگاوی دروستە نین. ئەمڕۆ من باسم کرد تەورە ئەساسیەکانم باس کرد لە دەست پێکدا تەورە ئەساسیەکانی ئێمە بە گشتیانی ئەوەی کە زۆرتر لە سەری وەستاین مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق بە حقیقەت نیگەرانی خۆی دەربڕی بەرامبەر سەردانەکەی کۆمەڵی ئیسلامی گۆڕان لەگەڵ هەستی هاوپەیمانی بۆ بەها ئەو نیگەرانیەتان گەیانە ئێستا قسە لەسەر نیگەرانەکان نیە ئێستا ئێمە هاتوین قسە لەسەر شتە باشەکانەوە ئەو شتانی کۆمانەکاتەوە ئەوەی ڕووی ئێستا قسە لەسەر شتێکین کە کۆمان بکاتەوە نەوەکو پەرتو بڵاومان بکاتەوە سوپاس بۆ دەستان خۆش.